قسە و باسەکەم لەسەر یەکێک لە فستیڤالە هەرە تایبەتە جیهانیەکان کە تایبەتە بە فیلمی دۆکومنتاری وە ساڵانە بە سەدان فیلم بەشداری ئەەکەن لە نێو فستیڤالەکە ئەویش فستیڤالی فیلمی دۆکومنتاری بیکسکایە کە لە ویلایەتی مۆنتانای سەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانە بەڕێوەچێت بە خۆشحاڵیەوە فیلمێکی کوردی بۆ ئەم ساڵ توانیوێتی کە لە نێو ئەم چالاکی و ئەم فستیڤالەیە بەشداری بکات و بتوانێت کە بێگومان کێبڕکێش بکات دیارە ئەم بەشداریکردنانە هەم بۆ دەرهێنەران و هەم بۆ کاستی تەواوی فیلمە کوردەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە گفتوگۆ قسە و باسەکەم لەسەر بەرەمەنانی فیلمەکە و بەشداریکردنی لە بەشێک لە خەڵاتەکانی تایبەت بە هەرێمی کوردستان و دواتر بەشداریکردن لە بەشێک لە فستیڤالەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاگەج عەبدی کە بەڕێزیان دەرهێنەرن وارووا سینارستن وارووا خاتوو لیلیان ئەمیر کە بەڕێزیان یاریدەدەری دەرهێنەرن زۆر بەخێر بن سلااوتان لەبێ و بێگومان ڕاستە خۆش لە ڕێی سکایپەوە زۆر بەڕێز کاک ئاوارە مان لەگەڵا بێت کە بەڕێزیان ئەوانیش دەرهێنەری فیلمەکەن کاگاوارە سلااوت لێبێ گەرگوێبستی منی ئەم کاتت باش بێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ لەگەڵ کاگیدریس گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی فیلمەکە و بەرەمەنانی و دواتریش ئەگەڕێمەوە لای بەڕێز باشە کاگاوارە زۆر باشە کاگیدریس دووبارە بەخێر بێن سلااو لەبێ بیرۆکەی بەرەمەنانی فیلمەکە چۆن بوو و پێم خۆشە بزانم ئێمە لە ئێستاە لەپای ئەوەی کە ئەم فیلمە بەژاری کردووە لە بەشێک لە فستیڤالەکانی هەم ناوخۆی هەرێمی کوردستان و دواتر لە دەریشەوەیە فیلمی دۆکومنتاری کوردی لە ئاس جیهان و لە ئاس وڵاتانی چواردەوریشان لەکوایە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کورتە فیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە دوو بیرۆکەکەی ڕاستی لەلایەن لیلیان سەرەتا پێی زانی بەم کاراکترە کە لە شوێنێکی ئاوا لە سلێمانی کاراکترێکی وا هەیە دواتر من و ئاوارە چەندانی شتێکمان کرد لەگەڵ کاک حەمەد تۆفێق و دوای ماوەیەکی کورت بەرحاڵ هەوڵماندا کە لەگەڵ ئاوارە سناریۆکەی بۆ ئامادە بکەین و بە 4 کەس بووین کە فیلمەکەمان بەرهەمهێنا هاوکار ساڵحیشمان لەگەڵاوە کە ئێستا لێرە نییە و ئەو کاری پرۆداکشن مەنێژەریە کرد و بەرحاڵ ئێمە تێڕوانینێکی ترمان بوو بۆ فیلمەکە کە دواتر دەتوانین ئاماژە بدەین بەڵام بیرۆکەی لەوێەوە هات کە سەرەتا لیلیان زانی بەم کاراکترە و ئەمەش بەرحاڵ کە ئیسلاحێکەیە لە ئەوانەوە پرۆدیسەرن لە سینەما ئەڵێن کە لۆبۆکاکەی زۆر باشە لۆبۆکا یعنی لۆکیشن بوجە و کاراکتریش بەرحاڵ من هەڵسەنگاندرێکە کە لەگەڵ ئاوارە و هەم لیلیان و هاوکارمان کرد گەشتین بۆ قەنەعەتکە کارکین لەسەری و خۆشبەختانە باشیش دەهاتوە فیلمێکی جوانیش دەرچوو خاتو لیلیان پێم خۆشە بزانم چۆن یاریدەدەرێکی دەرهێنەر ئەزانێت کە چیرۆکێک یاخود ژیانی کەسێک ئەتوانێت بکرێتە فیلمێکی دۆکومنتاری چی وای لە تۆ کرد کە ئەو بیرۆکە لای تۆ دروست ببێت و بزانی ژیانی کەسێکی بەتەمەن کە بێگومان لە شوێنێکی هەستیاری شاکارەکەات ئەتوانرێت فیلمێکی دۆکومنتاری لە بەرهەم بێنرێ بێگومان ئەگەر چیرۆکێکی بەقوت هەبێت یعنی من کە وەڕاستیش بێت زۆر زۆر ئاسانتر و زۆر زۆر جوانتریش دەرئەچێت من کە سەرەتا چوومە ئەو شوێنە ینی بیرۆکەکەم کەسەکەم بینی ژیانی کەسەکەم خوێندەوە کە کەسێکی چۆنە بەجددی حەزم ئەکرد ئیشێکی تیا بکرێت چونکە ئەو کەسانە ئەگەر ئیشیان لەسەر نەکرێت بە تایبەتی لە فیلم و لە کورتە فیلمێکی دوکۆمنتەری بێتر هەرچیەک بێ ئەگەر ئیشان نەکرێن نەبینرێن نازانین ئێمە کە کەسی وامان هەیە چیرۆکەکان ونیش ئەبن چیرۆکەکان ونیش ئەبن تۆ کەسێک گەیشتۆتە ئەو تەمەنە و هەتا ئەو تەمەنە ژیانێکی وا ژیاوە گوناحاگەر تۆ ئیشێکی لەسەر زۆر ڕاستە کاک ئیدریس چۆن لەگەڵ کاک ئاوارە تەنسیقتان کرد لە تۆی پرسیمیان بچینە ئەمریکا وەلای کاک ئاوارە پێم خۆشە بچینە ئەمریکا ئەچینە ئەمریکا کاک ئاوارە سڵاو لەبێ گوێویستی منی باشە زۆر سپاس لەگەڵ کاگدری ساوتمان بە پرسیارەکە بەرینە ئەمریکا و لە تۆی بکەین بزانین ئەو تەنسیقەتان چۆن دروست کرد لەگەڵ کاگدریسا و چۆن هەنگاوتان نابەوەی کە ئەم فیلمە دۆکومنتاریە دروست بکەن فەرموو بەڵێ سەرەتا وتی شتێکی وا هەیە جوانی ڕۆکا کاگدریسن زۆرمان لەسەر بیرۆکەمان زۆر بەلاو ئیشی لەسەر بێت وەیە مناقەشەمان کرد
هایی کە دەستکەین بە و پاشان دەستکەین بە پری پرۆدەکشن بۆ بەرەمهێنانی ئەو کارە چونکە ئەگەر ئێمە نەمان کردایە حتمەن کەسانی هەبوو کاریان لەسەر ئەکرێ ئەوە وەکو کاگەی دریس ئەڵێ ئەگەر تۆ بەرهەمێکی جوان یاخود ئایدیاک پیچێکی زۆر باش هاتە بەردەستت هەتاوەکو ئەو کاتینێکی بە ئیش خاوەنی ئیشەکەنی وەیە زۆر بەزووی ئێمە کارمان لەسەر ئەم پرۆژەیە کرد و ئەم بەرهەمە ئەوەی کە ئێستا ژێبینین بەرهەمەکە ئەوەی لێ دەرچووە. زۆر باشە. کاگە دریس پێم خۆشە بزانم ئەستی فیلمی دۆکۆمەنتاری لە هەرێمی کوردستان چۆنە و بۆ ئێمە کەمتر بۆ بڵێن فیلمە دۆکۆمەنتاریەکان بەرهەم ئەهێن یاخود ئەگەر هەش بێت کەمن ساڵانە. سەرەتا لە بەڵامی ئەو پرسیارام نیش ئەگەر بەڵام پێڵی یەک دوو ڕاستە لە خزمەتانە عرض بکەم. ئەم کۆمەڵگای ئەمە کۆمەڵگای کوردی بە گشتی پڕیەتی لە ئینسانایەکە کە پەراوێز خراون مرۆڤایەکە پەراوێز خراون و کەسیش نازانێت پێیان وە ئەمانە لەم ژیانە پەراوێز شوێنێک هەڵیان بژاردووە بۆ خۆیان گەورەترین خزمەتەکەن هەم بە مرۆڤایەتی و هەم بە نیشتمانە مەسەن بۆ نمونە کەسایەتی وەک کاک حەمەد تۆفیق خزمەتێکا بەم نیشتمانە و لە هەوڵدایە بۆ پێشکەوتنی زانست لە وڵاتە دەوانەیە زۆرێک لەم دکتورانەی کە ئێستا لە سلێمانی چارەسەری نەخۆشەکانەکەن هەلو شیکاری و هاتبێتنە دەرەوە کە کاک حەمەد تۆفیق لەوێ خزمەتیانی کرد و ئێوە زۆر گرنگە بۆ ئێمە بەتایبەت بۆ من وەکو فیلمسازێکی کورد و حتمما ئاوارە و لیلیان و هاوکاریش کە بەرحاڵ هاتیم پێکەوە ئەم کارەمان کرد کە ئێمە نیشان بدەین بە جیهان بە فستیواڵەکانی تر بە فیلمسازانی تر کە کاراکتری کوردیش دەتوانێت سەردەمیانە بیرکاتەوە دەتوانێت زۆر ئینسان دۆستانە بیرکاتەوە سەر ڕایەوەی کە خودی کاک حەمەد تۆفیق زۆر نەهامەتی بەسەر هاتووە لە ئەنفالا لە هەڵەبجا لە هەموو ئەم کارە ساتانێک کە بەسەر کورد هاتووە بەرحاڵ هەر تاکێکی کورد هاتووەتە دەرەوە بەڵام گرنگەوەی ئێمە ئێستا ژیانمان خۆشەوەی گرنگەوەی ئێستا ئێمە حەز بە پێشکەوتنی وڵاتەکەمانەکەین لەسەر پرسیارەکەتان بەرحاڵ دوو جۆر فۆرمەتی فیلمی بەڵگەیی هەیە یەکێ فۆرمەتێکی تەلەڤیزیۆنی یەکێک فۆرمەتی سینەمایی هەیە ئەمە زۆر جیاوازی هەیە بەیەکەوە چونکە تۆ لە هەڵبژاردننی بەردەنگە بەردەنگایەکی تایبەت هەیە بۆ تەلەڤیزیۆن مدیەمێکی زۆر گشتگیرترە لە چاو سینەما بەرحاڵ ئەتوانیت هەندێک پارامتر هەندێک فاکتەری تایبەت بەخۆ هەیە کە تۆ بیت فیلمی بەڵگەی بۆ دروستکە بەڵام ئێمە هەوڵماندا کە لە فۆرمەتێکی سینەماییە فیلمەکە بەرهەم بێنین مەسەلەن بۆ نمونە ئێمە لە باری سەبکیەوە مەسەلەن بۆ نمونە کەڵکمان لە سینەمای مینیماڵیستی وەرگرت مەسەلەن تکنیکی ئاڵۆزی زۆر وێنەگرتنی تیانە ڕۆڵی مۆنتاژمان کەم کردوێتەوە تایبەتمەندیە کە سینەمای مینیماڵیستی هەیەی کەمکردنەوە و زیادکردنەوەی ئێستا کەمکردنەوە و زیادکردنەوە و تۆخمانەیە کە لە ناو فیلمایە مەسەن وەکو دەنگ وەکو میزانسێن ئارت دایرەکشن ئێمە بەشێکی زۆر لە کاراکتەرەکانمان کەم کردەوە بۆ ئەوەی کە زۆرتر ئەو تەنیاییە لە خودی کاراکتەری کاک حەمەد تۆفیق نیشان بدەینەوە و فەزا ئیحساسی دروستکەین بۆ بینەر کە لەگەڵ کاک حەمەد تۆفیق بێ بەداخەوە ئەم فۆرمەتە سینەماییە چونکە هێشتا فیلمسازی بەڵگەیی کورد هێشتا ئەو ذهنیەتە یا ئەو جەهانبینی نسبەت بە فۆرمەتی سینەمای فیلمی بەڵگەیی زۆر کەمتر خەریکە بەرهەمدێت و زۆرتر خۆی لە فۆرمەتی تەلەڤیزیۆنی بینێتەوە کە ئێمە هەوڵماندا خۆمان دوور خینەوە لەو فۆرمەتە هیوای بەردەوامیتان خەت و لیلیان ئەوەی کابینین دەرهێنەر و یاری دەری دەرهێنەر لە نێو فیلمە کوردەکانە کەمتر خانمن ئەم ئیشە چۆن بوو بۆ تۆ بۆنە چەنەم ئەزمموی تۆشار لە کاری یاریدە دەری دەرهێنەرە وەنێ کاگیدری زۆر کەمەی بینین خانمان لە کاری دەرهێنان و دەرهێنان کارێکی قورسە ڕاستە بێگومان کارێکی قورسە بەڵام من هەمیشە هەوڵمەوە دەست بم بۆ کارە قورسانە هەوڵمەوە ئەو پیشامم کە ئافرەتیش ئەتوانێت ئەو شتانەی کە پیاوێک ئەیکات ئافرەتیش بیکات بەجددی ئەگەر تۆ خۆت هەوڵ نەی ناتوانانی بگەی بۆ شتێککە ئەم چۆن بوو لەگەڵ گرروپەکەیە طبعاً بە خۆشحاڵیەوە یعنی ئەگەر من نەمزانی ئەمان کەسێکی چۆن و ئەوانش لە منیان ڕانەبینێ بۆ ئەو شتە یعنی ئەو کارە ئاوە دەرناچێتزەڵەن دەرهێنەران زۆر زووتوڕابن لە کاتی لە لۆکیشن و لە کاتی بوونی هەڵە و دووبارەکردنەوە ئەو بابەتانێ باش بوو باشە زۆر ناوڕژەیەکی زۆر دروستی کرد هاوڕێ لیلیان بۆی کە ماوەی پرۆداکشنەکەمان کەم بێ لە ڕەمەزانە تەسویرمانەکە کاک حەمەد تۆفیق بەڕۆژوو و هەندێک بەرحاڵ وشار لەسەرمانە و پرۆداکشن بەڵام خۆشبەختانە بە ناوڕژێکی زۆر دروستی کرد زۆر باشە چین و لای کاک ئاوارە کاک ئاوارە دووبارە سڵاو لەبێ
سڵاو لێوە کاگەوارە پێم خۆشە لەگەڵ بەڕێستا باسێک لە فستیڤاڵی بیگ سکای بکەم بزانم بۆ فیلمەکەی ئێوە گرنگی چی بوو بەشداریکردنی فیلمەکە و تا چەند گرنگ ئەم فیلمە کوردیانە کە ئەم سنوورانە ئەبڕن و ئەتوانن پەیامی دەرهێنەرەکە و پەیامی کاستی بەرەمێنانەکە واروە زمانە کوردیەکەش بگەێنن لە نێو فستیڤاڵە جیهانیەکانە. بەڵێ گرنگی ئەم فستیڤاڵە لەوەدا کە کۆمەڵێک فیلمسازی جیهانی لە وڵاتانی ترەوانێ داوا دەکات بانگشتانەکە بۆ ولايتی ئەمریکانە شاری وڵاتە فستیڤاڵەکە ئەنجامەدرێت. ئەمەش گرنگی لەوە بۆ وڵاتانە بۆ ئاشنابوونە بۆ ژیان و کلتوری کە وڵاتان هەیە. من ئەو وڵاتانی کە زیاد بەشداریان کرد بۆ وڵاتانم ئەو فیلمانی کە بەشداریان کرد بۆ وڵاتانم کە لەناو ئەمریکا خۆیان بوو چەند دەرهێنەرێکی تری وەکو ئوسترالی، هندی، کۆری، یابانی، ئیکوادۆر، کۆڵۆمبیا، ئەرجەنتین ئەمانەش بەشدار بوون لە فستیڤاڵەکە کە نزیکەوە هەمویانم بینی و فیلمەکەی پێکات کە بەشداریمان پێ کرد بە زمانی کوردی بوو بە کوردی بوو بە شێوازێک کوری کوردی یانیشان درا بوو زۆر سەرسام بوون بە فیلمەکە و هەمیشە ئەیان پرسی ئەم تۆ بەرەوە ئەم شوێنی کە تۆ بەرهەمە لێ شارت کوێیە سەر بە هەندێکیانمانەفامی کە من ئەو کوردانم کە لە سەر بە سووریان ناوتم من کوردی عێراقم سەر بە خۆمان هەیە و خاوەنی سەرۆکی حکوومەت و پەرلەمان و ئاڵەت خۆمانی و لە ڕێی نەخشەوانی ئەم شاری سلێمانی پیشانی هەموو ئەو فیلمسازانە بم کە لەوێ فیلمیان بوو. فیلمەکەی ئێمەش زۆر لە ڕووی چیرۆکەوانێ لە ڕووی سینەماتۆگرافیەوانێ زۆر گرنگیان پێیا زۆر پێیان تۆم کەێکی ئاوا کوردی لە ئاسێکی ئاوا شان فستیڤاڵێکی وا گەورەیە. زۆر باشە. کاک دریس ئەم فستیڤاڵە پێشەوەی کە بچێتە دەرەوە بەژاری بکات لە بیگ سکایە بگومان چەندین خەڵاتی تری برد. ئەمە بۆ کاستی فیلمەکە تا چەند گرنگ بوو بەشداری پێکردنی ئەم فیلمە لە بەشێک لە فستیڤاڵەکانی هەم ناوخۆ و هەم دەرەوەیە. وڵا سەرەتاوە بڵێم کە زۆر سپاسی ڕێتاو فیلمەکەین کۆمپانیا ڕێتاو فیلم کە ئەرکی بڵاوکردنەوەی فیلمی بەڵگەی تاقیگەی ژمارەدووی وەستۆ گرتووە و بەڕاستی زۆر ماندوونە ناسانە و زۆر دڵسۆزانە خەریکی کاری بڵاوکردنەوەی فیلمەکان. وڵات بەرحاڵ گرتنی بردنەوەی خەڵات لە هەر فستیواڵێکە بۆ فیلمسازی گرنگە هەم گرنگ ئەم بایەخێکی معنەوی هەیە هەمووەی کە بەرحاڵ لەباری مادیەوە مەسەن بۆ نمونەی ئێستا فستیواڵی بیگ سکای هەلێکی ڕەخساندووە بۆ ئێمە کە پرۆژەی داهاتوومان بەرحاڵ ئەوان لەوێ لەگەڵ و کۆمپانیا گەورانی فیلمسازی جیهان کە چنە فستیواڵەکە لەگەڵ پرۆدەسەرە گەورەکانی فیلمی بەڵگەیی یا دانیشتنیان کردەوە ئاوارە و هەم کۆمپانیا ڕێتاو فیلم بە خۆشم بەرحاڵ لە ڕێی میتینگێکەوە کە بە شێوەی ئانلۆین کرا ئێمە میتینگێکمان بوو لەسەر پرۆژەی داهاتوومان ئەمانە گرنگە بۆ فیلمسازی کورد کە بتوانێت ڕێڕەوێ پیا بکات بۆ ئەوەی کە هەم بزانێت چۆن فیلم دروست بکات هەمەوەی کە بەرحاڵ ئیسپانسەر پیا بکات پرۆدیوسەر پیا بکات بۆ فیلمەکانی جگە لەوەی کە ئەو ئاڵوگۆڕە کولتوریە کرێت ئێمە ئاشنابین بە سینەمای چونکە فستیواڵی بیگ سکای فستیواڵێکە کە گرنگی بەو فیلمانەیە دات کە لە جۆرێک داهێنانیان کردووە ناو فیلمەکانە ئەمە جۆرێک نوێگەریان کردووە بە نسبەت و فیلمە بەڵگەیانی کە پێش خۆیان بەرهەم هاتووە و خۆشحاڵیەوە ئەو نوێگەریە لە فیلمەکەی ئێمە هەیە هەم لەباری فۆرمیەوە هەم لەباری ناوەڕۆکەوە مەسەلەن بۆ نمونە زۆرێک لەو کەسانەی کە لێدوانیان داوە بۆ لە دوای فیلم بینینی فیلمەکە لە فستیواڵی بیگ سکای واروە لە فستیواڵی سلێمانی و زۆر سوپرایز بوون بۆەوەی کە مەسەلەن فیلمێکی بەڵگەیی بەم فۆرما لە بەم فۆرمە چونکە ئەو فۆرمە زۆرتر لە فیلمی چیرۆکیە لە فیلمی فیکشن ئەمەی بینی بەڵام ئێمە هاتووین بەرحاڵە و ڕیسکەمان کردووە بەڕاستی من یەکێک لە ژووریەکانی فستیواڵی سلێمانی پێوتم دیە ڕیسکێکی زۆر گەورەتان کردووە کە ئەوە وها فۆرمێکتان هەڵبژاردووە بۆی کە فیلمێکی بەڵگەیی پێ دروستکەن و ئەمە گرنگە بەرحاڵ خودی فستیواڵ ڕۆشتن بەتایبەتەوە فستیواڵانی کە فستیواڵایەکی ئەلفن لە دنیا ئێستا ئێمە خودی ڕێتاو فیلمەکەی نردووە بۆ 62هەمین خودی فستیواڵی کراکۆف و 71مین فستیواڵی فیلمی ملبۆرن لە ئوسترالیا کامانە فستیواڵایەکی زۆر گرنگن کە کورد تێدا بەشداری بکە و ئەمە بەرحاڵ جێی شانازیان بۆ ئێمە وان بۆ سینەمای کوردی و بۆ ستافەکەش کە بەرحاڵ ئێمە بە چوار کەسەوە بە وزەیەکی زۆر
پێشمەرگانە و بە جێکتێکی زۆر کەمەوە ئەمە فیلمەکەمان بەڕێمێنە بەڵام ئەوەش نیشانەدار کە زۆر جار پارە گرنگ نییە فکر و بیرۆکەیەکە لە پشتی هەماهەنگیش هەماهەنگی ئەوە گرنگترە. ئەمێ بە خاتولیلیان بڵێم ئەگەر چیرۆکێکی تری لەم بابەتە هەبێت پێشنیاری ئەکاس بۆ هاوڕەکانی بۆ ئەوەی کە دووبارە ئەم بابەتە تاقی بکەنەوە. بەڵێ چۆن تاوان سینەما بە تەنیا ناکرێ کە بە تەنیاش ناکرێت پێویستەکە لەگەڵ کۆمەڵی کەسە بیکەی کە لیان ڕائبینی کە ئەزمونێکی باشیشان هەیەەوە دڵسۆزانە ئیش ئەکەن لەو ئیشەی کە تۆ حەزر لێ یان لەو ئیشەی کە تۆ ئەتەیە بیکەیت و ئەوانیش کەسی دڵسۆزە لەگەڵانە بێ بەجددی ناتوێت زۆر ناتوانێت ئیشە بکەیت. ئەیتر ئەگەر هەر بیرۆکەی کە بێ من بە شانازیەوە لەگەڵ هاوڕەکانی خۆمایکە بڵ هیوایم پشینۆلای کاک ئاوارە دوا پرسیار حەزەکەم ئەو پێمان بڵێ کاک ئاوارە گوێبیستی ئەمەی باشە هەماهەنگی ئێوە پێکەوە و بێگومان دوو دەرهێنەر و یاریدەدەرێکی بڵین باش و بەرهەمێنانی فیلمێکی دۆکومنتاری ئەمە بۆ کارکردنی ئێوە لە ئایندیا و بۆ هەماهەنگی کە پێکەوە هەتان بۆ تا چەند گرنگە و تا چەند لە پلانی شاهەیە تۆ بەڕێز وەکو دەرهێنەرێک کە ئەم کارە بێگومان لەگەڵ هاوکارەکانی خۆ دووبارە بکەیتەوە. دەستخۆر ئەمە یەکەمین ئەزمون بوو بۆ من کە وەکو دەرهێنەرێک لەم کارە بەشدار بم. سپاسی کارکردنی سەکەم کە متوانی بە من بەخشی و حتمما کارکردنی دوو دەرهێنەریش کارێکی هەروە ئاسان نییە. ئەوێت تۆ ئەو دوو دەرهێنەرە لە ڕاکانیانە لەو بڕیارانی کە ئیان لەسەر دروستکردنی بەرهەمەکە زۆر زۆر لێک و نزیک بن. ڕەنگە هەندێک جار بەرهەمهێنانی دوو دەرهێنەر کێشە بنێتوانێت لەبەرەوەی کە ئەو ڕایانی کە هیانە لەسەر بەرهەمەکەیان لەسەر دووسینی سیناریۆکە زۆر جیاوازە بۆیە ناگەنە ئەنجامێت. بە خۆشحاڵی من و کاگەویست زۆر باش گەشتینەوە و خاڵی کە هەردووکمان متفق بین هاوڕابین لەسەر ئەوەی کە چۆن ئەم بەرهەمە دروست بکەین. حتمما لیلیانش خۆی دەرهێنەرێکی زۆر بەتوانایە هاوکاریش هەر دەرهێنەرێکی بەتوانایە کە لەسەر سێت پێکەوانێ ڕایۆژمان بەیەکتری کردو بۆ بەرهەمهێنانی ئەم بەڵگە فیلمە و پێشم خۆشە جارێکی تریش لەگەڵ کاگەریزیا لەگەڵ لیلیان یان لەگەڵ هاوکار و هەر دەرهێنەرێکی تر بێ ئەو ئەزمونە تاقیکەوانێ و کارێکی وا دووبارە بکەن. سپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاک ئاوارەی دەرهێنەر کە لە ڕێی سکایپەوە لە ویلایەتی مۆنتانا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ بەڕێزە. سپاس کاگیدریس سعبدی دەرهێنەر واروە خاتو لیلیان ئەمیر یاریدەدەر دەرهێنەر کام ئێوارەی لە کورسات مەگەزین میوان بوون. سپاس بۆ بۆ هیوایم کە لە کاری دووبارە و سێبارە شاپێکۆتان بینمەوە فیلمی باشتر و جوانتریش بەرهەم بێنن. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ هەموو کەسانی کە بەڕاستی یارمەتیمانیاندا بۆ بەرهەمهێنانی و فیلمە بەتایبەت لیلیان و هاوکار کە بەڕاستی زۆر بێوان پێمان زۆر ئەستەمە بوو زۆر قورسە بوو کارەکەمان. کاری باشتر و کاری جوانتر. زۆر بەخێر بن.